تێشتم ئێستاش دڵم لای تۆیە ئێستاش شەم و ئاواتم بیستنەوەی سەدای تۆیە ئەی بازاران خۆزگەوە چاوم لە ڕێگای تۆیە دەرمانی گشت دەردانم ئێستاش هەر نیگای تۆیە ئەی پشتت کردووە لە دونیا تۆیە هەتاوی کەسم ناوێ هیوان بە چارەی تۆیە ئەگەر سەد دڵم هەبێ هەمووی هەر لە لای تۆیە ڕۆژی مەرگ و نەمانم دوایین مەرحەبای تۆیە ئەی سڵاو لە کارە شاوری گەعدە قابیلی تۆیە ئاوە گورگە دەدوێنم لە ژیان سەر بەخۆیە مەنگوڕ شەکرە دەدوێنم دڵی هونەر بۆ تۆیە بۆ بەرسەن شاوریە لە ژیان سەر بەخۆیە جوانم لەو کاتەی بێخەبەری نازانی چەند وێرانە ئەی عەسرەتی دابڕانێت وا گەشتە ئێستەکانم ئەی ماڵەکەی وێرانم ئاگر بەر بۆ خەرمانە ئەی ژیانی داخان کردم دەفای خۆشەویستانم خۆ سوێندت بۆ دەخواردم بە خاکی کوردستانە سوێن بێ بەو خاکە بێتۆ دەڵێی لە گۆڕستانم شەرتە لە دوای تۆ ئەدەم خەفڵ لە دەستەکانە لە جێگای خۆم کەوتومە نیایەتی ئەستانم وەک شوێنەوارێکی کۆن تۆ زیان گرتووە دەستانە سڵاو لە کارە شاوری سەرنج دەبەندەکانم ئەوە گەعدەت بۆ دەڵێم دەیڵێم بۆ براکانە لەما عاڵم بێقەرارم ئەگەر شێتم شێتی یارە
بێ نازم نەکردی ئەی ڕۆیشتی لە پایچی دەلێم گەڕێن با ببرم تازە دوای تۆ دەوای چی دنیا لە تاری کردم تازە دوای تۆ چرای چی پیشکەسم کرد هەراسان تازە پاڵ و دوعای چی دوای تۆ بۆ مردن باشم ئیتر ژین و دنیای چی لێ بگەڕن بگریم بە کوڵ بێ تۆ بسەی خاقاچی دووری سەردە پاییزە تازە گوڵ و گەڵای چی تەنیا ئیدی عام تۆ بووی ئیتر بکەم داوای چی بکەم مستەوای چی دەیڵێم بۆ کارە شاوری دەیڵێم بەزایە ناچی دەینەما عاڵم بێقەرارم دەڵێن شێتە وەردیارم نەما عاڵم بێقەرارم ئەگەر شێتم شێتی یارم باسی ئازاریش دەکەی دەڵێ منت خۆش دەوێ ئەگەر چی قاریش دەکەی نازانی چیە دڵشکان لۆمەی دڵداریش دەکەی لێت هەڵناوەرێ ماچێ داوای دیداریش دەکەی ئیدی ئای وەفات هەیە و دووری لێ یاریش دەکەی کاتێ ناتوانی گوڵبی و داوای بەهاریش دەکەی بۆن و بەرامد نییە تەقلیدی خاریش دەکەی بە فرمێسکی ڕیایی شیوەن و زاریش دەکەی دەکەی دەڵێم ناشیم لە دێهات ژیان لە شاریش دەکەی چاوەڕێکی بێتەلات وای ئینتیزاری دەکەی سڵاو لە کارە شاوری دڵنیان بێدڵیم ناکەی لەگەڵ کاکە ئارامی بێدڵی کارە ناکەین یاڵا بەرزاندە لێیدا ئاوایی جووتی دەکەین بەینەما عاڵم بێقەرارم دەڵێن شێتە شێتی یارم نەما عاڵم بێقەرارم دەڵێن شێتە شێتی یارم
بەبێتۆ بەرگە ناگرم تکایە خانم مەڕۆ ئەی شاگوڵی باخی دڵ بەبێتۆ جوانم مەڕۆ بەبێتۆ بەرگە ناگرم تکایە خانم مەڕۆ ئەی شاگوڵی باخی دڵ بە تۆوە جوانم مەڕۆ ئەی تاکە ئارەزووی من بێبێتۆ جوانم مەڕۆ حەسرەت و داخی دنیا دێتە سەر شانم مەڕۆ بێتۆ هەنگاوم نییە و بێتۆ ناتوانم مەڕۆ برینم قورسە خانم دەواو دەرمانم مەڕۆ بەبێ هۆیە ڕانجانن من بێتاوانم مەڕۆ دەربورم گەرسە جاریش دڵ شکاندانم مەڕۆ بەبێ هۆیە ڕانجانت من بێتاوانم مەڕۆ دەربورم گەرچی سەجار دڵت شکاندم مەڕۆ گەڕۆیشتی لە چاوم لە یانەکانم مەڕۆ گەڕۆیشتی لە زەنگت لە نامەکانم مەڕۆ هەموو دنیام بەبێتۆ گەدای دەرکانم مەڕۆ سڵاو لە کارە شاوری ئاوا دەیڵێم ڕاستەوخۆ ئەو گەعدەیەم بۆ تۆ کرد پیرۆزت بێ ڕاستەوخۆ